کۆچ بەرەو ئەوروپا خەونی نەبڕاوەی زۆربەی کۆمەڵانی خەڵکی هەرێم و عێراق. ساڵانێکە لەباری کۆچەوە چیرۆکی جیاواز دەبینرێت و دەبیسترێت. ئەم خێزانە ئاوارەی ناوچە دابڕێنراوەکانن لە ئێستادا لە سلێمانی نیشتەجێن. ئەوان چەند جارێک هەوڵیان داوە با ڕێگای نایاسایی کۆچ بکەن، بەڵام هێشتا نەگەشتونەتە ئامانجەکەیان. ئەگەرچی ئاشنان بە مەترسیەکانی ڕێگای کۆچی نایاسایی، بەڵام لەبەر ئەوەی لە دۆخێکی خراپدا دەژین، لە خۆ ئامادەکاریدان جارێکی دیکە ڕێگای کۆچ بگرنە بەر. ڕۆژ لە ڕۆژ بێت تاکی کورد ئەلەو مەتەخانە ئاکوشتێش بە دووچاری دڵە ڕاوکێ بێ دووچاری ترس و تۆقاندن دەبێت لەو ناوانە. ئێمە بڕێرمەنداوە هاتوونە بە ئاوارە بووینە، هاتوونە لە کوردستانە دانیشتوین. ئێستا من لە سلێمانی دانیشتوم لە خانوویەکی کریا. لێرانە ژیان قورسە ڕاتب نییە و ئیش نییە، مەعیشەت نییە، خاوەنی سیە منداڵۆشنم. چەند جارێ هەوڵم داوە کۆچی ئەوروپا بکەم، بەڵام بۆم ڕنگ نەکەوتۆ تاکو و ئەم دەرفەتە. ئەمەوێت ئەگەر لە هەر کاتێکە لە هەر ساتێکە بۆم ڕێک بکەوێت ئەمەوێت کۆچ بکەم. ئەجر ئەگەرچی مەترسی بە ژیان هەیە، مەترسی بەسەر ژیانی ماڵ و منداڵ هەیە، چی بە ئاو بێت چی بە پیادە بێت، ئامادەم کۆچ بکەم. لەگەڵ کۆتایی هاتنی وەرزی سەرماسۆڵە، ساڵانە کۆچی هاوڵاتیان بەرەو ئەوروپا دەست پێ دەکات. لە ئێستاشدا بە پێی پێشبینیەکانی دەستگای لووتکە بۆ کاروباری پەنەبەران و ئاوارە، لەم ساڵدا دیسانەوە شەپۆلێکی دیکەی کۆچ بەرەو ئەوروپا دەست پێ دەکات. سەرۆکی ئەو دەستگایش دەڵێت خراپی دۆخی ئابووری و نەئارامی لە ناوچەکە و نەبوونی ئازادی وای کردووە دیاردەی کۆچ بەردەوام بێت. کۆچکردن لە ساڵی 2020 تا بەردەوامی هەبوو سەرباری ڕاگررتنی گەشتە ئاسمانی و زەمینەکان. دیارە زیاتر لە 34,000 هاوڵاتی عراقی خۆیان گەیانەوە بۆ وڵاتانی ئەوروپا و داوانامی مافی بەنابەریان پێشکەش کردو بەو وڵاتانە. وەرزی باران و سەرما و سۆڵە نامێنێت. دیارە کۆچکردن ڕێژەکەی بە تەواوەتی هەڵەکشێ بۆ پێی کە لە ئێستا بارودۆخی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان بە تەواوەتی جێگیر نییە و نەبوونی موچە لە کاتی خۆیانکەمە کاریگەری تەواوی هەیە لەسەر هاوڵاتیان و بە تایبەتی لەسەر چینی گەنجان، بە دڵنیایی لە کاتی دەستپێکردنی وەرزی بەهارە، بە دڵنیایی کۆچکردن بەرەو هەڵکشانە ڕاوەرە و ئامارەکانیش بەرەو بەرز بوونەوە. باپەی ئاماری دەستگای لووتکە لە نێوان ساڵانی 2015 تاوەکو 2020 نزیکەی 600,000 کەس کۆچیان کردووە. داوای مافی پەنابەریان پێشکەشی وڵاتانی ئەوروپا کردووە و لەو ژمارەیەش 251 کەسیان لە ڕێگادا گیانیان نەدەستداوە و تاوەکو ئێستاش تەرمی 173 کەسیان نەدۆزراوەتەوە. هەورا زەحمەت، شارپرێس، سلێمانی.